كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا، بسنته انجلى نوري لهدي الحق أرشدنا. كتاب الله دستوري وخير الخلق أسوتنا. بسم الله الرحمن الرحيم. ئێمە لە ژیانماندا تووشی ناخۆشی دەرد و بەڵا تاقیکردنەوە دەبین، بەگشتی یان بە تایبەتی لەسەر ئاستی کەسەکان ناخۆشی و زەحمەتی دەرد و بەڵا نەخۆشی ڕوومان تێدەکات. دەستور و ڕێنمایی قورئان بۆ مامەڵەکردن لەگەر ئەو ناخۆشی و زەحمەتیانەوەیە کە بە چاوی گەشببینی بە چاوی بینینی ئاسانیەوە سەیری بکەین، وەکو خوای گەورە دەفەرموێ فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا. ئەگەر لەناو هەر ناخۆشی و ئەزیەتێکدا بووی بزانە لەگەڵ ناخۆشی و زەحمەتی ئاسانی هەیە، و تەئکید دەکاتەوە و دەفەرموێ لەگەڵ ناخۆشی و زەحمەتی ئاسانی هەیە. لەو ئاەتەدا خوای گەورە دەفەرموێ لەگەڵ ناخۆشی ئینە مع. زۆر جار کە تەفسیر دەکرێ و باسی ئەو ئاەتە دەکرێت دەڵێ لە دوای ناخۆشی خۆشی دێت، بەڵام خوای گەورە وا نافەرموێ ئینە بعد العسر يسرا، دەفەرموێ ئینە مع العسر يسرا، لەگەڵ ناخۆشی خۆشی هەیە. زانایان دەفەرمون لەبەر ئەوەی هەر ناخۆشیەک هەر تاقیکردنەوەیەک چەند لایەنێکی هەیە، چەند ڕوویەکی هەیە. ئەگەر لە ڕوویەکەوە ناخۆشی و زەحمەتی بیتن، بەڵام چەند دەرگایەکی خۆشی و ڕەحمەت دەکاتەوە. وەکو وتیشیانە و مەشهور بووە کە لە ناو هەناوی ئەزمە و ناخۆشیەکان فرسەتەکان و هەلەکان دێنە پێشەوە. کەواتە دەبینی کەسێک کە نەخۆشە ڕاستە لەو لایەنەی کەوا جەستەی ئەزیەت دەخوا، بەڵام لە لایەنی ڕوحیەوە خۆی دەدۆزێتەوە. ڕەنگە لە غەفڵەت دابی لە بەرامبەر خودای گەورە، لە بەرامبەر دەوروبەری لەو کار و کردوانەی کە پێشتر ئەنجامیدایە، دەبیتە هۆی ئەوەی کەوا بە خۆی دابچیتەوە، خۆی بدۆزێتەوە، خودای گەورە بدۆزێتەوە. کەواتە ئەگەر چی دەرگایەکی بچووک کە دەرگای ڕاحەت و خۆشی جەستەیی بوو لێی گیراوە، بەڵام دەرگایەکی زۆر گەورەتری لەو بووە کە دەرگای خۆشی و فراوانی ڕۆحی بوو، لۆی خودای گەورە ڕەنگە شتێکمان لێ بگرێتەوە، بەڵام بێگومان لەناو ئەو گرتنەوە و لەناو ئەو ناخۆشی و زەحمەتێدا چەندان فرسات، چەندان دەرگای تری خۆشی و ناز و نیعمەتی تێدایە. وەلەلایەکی تریش خودای گەورە کە دەفەرموێ ئینە مع العسر يسرا فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا. وەکو زانایانی زمانی عەرەبی دەفەرمون لە تەفسیری ئەو ئاەتەدا عسری بە معریفە هینایە العسر، بەڵام یوسری بە نەکیرە هینایە. کەواتە دەفەرمون عسرەکە هەر هەمان عسرەکە لە ئاەتی دووەم دووبارە دەکاتەوە، بەڵام یوسرەکە دوو یوسرە، کەواتە لەگەڵ یەک ناخۆشی دوو جار خۆشی هەیە. وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویتی لەن یەغلیبە عسر یوسرەینی، ناخۆشیەک بەسەر دوو ناخۆشیدا سەر ناکەوێ. کەواتە ئەگەر چی خودای گەورە هەندێک جار تاقیمان دەکاتەوە و ناخۆشیمان لە هەندێک لایەن بەسەردێنی، بەڵام دەرگایەکانی خۆشی و ڕەحمەت و نیعمەتەکانی خوای گەورە زۆر لەوە زیاترن و زۆر لەوە فراوانترن. و وەکو باسیشمان کرد هەر ئەو نەخۆشی و ناخۆشیەش ئێمە ڕەنگە بە تەسکبینینی خۆمان تەنها ئەو کاتە ببینین کە لە ناو ناخۆشیەکە داینە، ئەگەر بتوانین تەعامولەکی تەواو و هەڵسو کەوتێکی تەواو لەگەڵ ئەو ناخۆشیە بکەین، دەیتانین بکەینە هەڵە و فرسەتێکی زۆر گەورە بۆ ئەوەی کەوا زۆر خۆشی و ڕەحمەت و نیعمەتی دیکە بەهۆی ئەوەوە بەدەستبێرین. و بۆ ئەوەی بمانەوێتن خودای گەورە لە نەخۆشی و زەحمەتی ئێمە بپارێزیتن، بە تایبەتی ئەو کاتێکەوە ئێستا ئێمە لە ناو داینە ئەو پەتاو ناخۆشی و زەحمەتیە لە ناو خەڵکی و لە ناو هەموو جیهاندا بڵاو بیتەوە. خودای گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێنماییان کردینە کەوا یەکێک لە گەورەترین هۆکارەکانی بڵاوبوونەوەی خۆشگوزەرانی و ڕەحمەت لە ناو خەڵکیدا بریتە لەوەی کەوا خەڵکی لە بۆ یەکتر شت ئاسان بکە. خودای گەورەش لە بۆی ئاسان دەکا، هەر وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویتی ئەوەی ناخۆشیەک لەسەر ئیماندار هەر بگری، خوای گەورەش ناخۆشی لەسەر هەردەگری. ئەوەی کارێکی زەحمەت لە بۆ برایەکی موسڵمانی ئاسان بکە، خوای گەورەش کارەکانی دنیا و قیامەتی لە بۆ ئاسان دەکا.